بازرگانێکی عەرەب کە لە علوەی سلێمانی کاری دەکرد بە وتەی کاسبکارانی علوەکە بای ملیارێک دینار میوە و سەوزەی کاسبکارانی بردووە و دیار نەماوە. بازرگانەکە ڕۆژانە بەروبوومێکی زۆری بار کردووە و بۆ خواری و عێراقی بردووە. لە زۆربەی قاتعەکان میوە و سەوزەی بە قەرز کڕیوە و ماوەی هەفتەیەکە دیار نەماوە. کاتێک پەیوەندیشی پێوە دەکەن دەڵێت بێخەم بن، دوای جەژن دەگەڕێمەوە و پارەکانتان پێدەدەمەوە. چەند ساڵەی ڕابردوو کە لێرە بووە بە بەردەوامی باریکی زۆری بار کردووە و بەبێ تاخیر بوون و بەبێ ئەوەی کێشەی هەبێ ئەو شتانی کە بە قەرز کڕیوێتی و پارەکان یاوەتەوە بە هاوڵاتیان و بە خاوەن دوکانەکانی ئێرە. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە سیقەیەکی تەواو کاملی بووە، نەک بای ئەو مەبلەغی کە ئاڵێن بدوێتی لە سلێمانی بای هەچەنێکی بدا کەس پرسیاری ئەوەی نەئەکرد کە ئەم مەبلەغێکی زۆرت لە یانایە بەقەر دەبرێک سقەیەکی کە تەواو کاملیە بووە. ئەم برادەرە زێشە کە دیار نما و ڕۆیشتووە بە تەواوەتی بێ ئەمەل نەبوون ئەو کەسانی کە پارەمان لەلایەتی هەر بە جوابی تەلەفۆنایەتەوە تا ئێستا ئەڵێ من دوای جەژنیەمەوە حساباتە شتێک خۆم هەیە و پارەشم منی لە خوارەوە لە لای کەسانی لە مووسڵە و لە بەغایە و لەکوێ دێمەوە. بازرگانەکە لە ساڵی 2010 لە علوەی سلێمانی مامەڵەی هەبووە و لای کاسبکاران متمانەی پەیدا کردووە. ڕۆژانەش زیاتر لە 3 بار هەڵگری میوە و سەوزە بە قەرز دەکڕی و دواتر پارەکەی بە فرۆشیاران دەدا. بەڵام هەفتەی ئایندا کۆتا جار لە بەغداوە پەیوەندی دەکات و هەواڵ بە قەرزدەرەکان دەدات و لەم بابەتە ئاگاداریان دەکاتەوە. ئەو معلوماتانە وەرگرین. ئەندامێکی لیژنەی سەندیکای علوەی سلێمانی بۆ دووبارە نەبوونەوەی ئەم حاڵەتانە پێشنیارێکی هەیە و داوا دەکات لەمە دوواکاری پێ بکرێت. اقتراحێکم هەیە، پێشنیارێکم هەیە، ئەو کەسانەی کەیەن لێرە مسواگەکەن باربارەکەن مەفروض وایە ئێمە معلوماتیشان لەسەر وەرگرین. بۆ نمونە ئەو کەسە خۆی بناسێنرێ مەسەلەن ئێمە وەکو لیژنەی سەندیکا داوای لێ بکەین کۆمەڵی معلوماتمان باتێ بۆ نمونە لە چۆ هاتووە، مەسەلەن بۆ چه علوەیەکی تری بارەکە، ئەو دوکانەی کە بۆی بارەکە کێیە، سە بۆ نمونە من ئەم قاتعی من ژمارەی هەیە، ناوی هەیە، ئەو معلوماتانە وەرگرین. زایدن کۆمەڵشتی تر بۆ نمونە کارتی نیشتیمانی فۆتۆکۆپیەکەی لێ وەرگین نەگەر نەبوو یا جنسە یا تەسکەرە یا زاید بچێت لای ئاسایش خۆی بناسێنێت کۆدێک وەرگێ. ڕووداوی هاوشەوەی ئەم ڕووداوانە زۆرن لە کوردستان. بەڕێگەی جیاجیا پارەی هاوڵاتیان دەبرێت و بێ ئەوەی هیچ نووسراوێک هەبێت بە سەدان هەزار دۆلار دەدرێت بەم کەسانە و دواتریش مایە پوچبوونی خۆیان ڕادەگەیەنە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.